ئایا دروستە زەکات بگوازیەوە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر لە شارەکەی خۆتەوە بۆ شارێکی تر؟ لە وەڵامدا دەڵێن بەڵێ لەم دوو حاڵەتەدا. یەکەمیان لە مغنی ئیمامی ئیبن قودامەدا ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبی مغنیدا لە مجەلەدی 4 لە لاپەڕی 132 دا دەفەرمێ قال ئەحمەد ئیمامی ئەحمەد فەرموویەتی فإن استغنى عنها فقراء أهل بلدها جاز نقلها. ئەگەر فەقیرەکانی ئەو شوێنە ئەوەندە زەکاتیان وەرگرتە بوو یان ئەوەندە فەقیرەی لێ نەبوو کە پێویستیان بە زەکاتی تۆ بێ، دروستە زەکاتەکە نەقڵکەی بینێری بۆ شوێنێک تر، بۆ وڵاتێکی تر، بۆ شارێکی تر کە فەقیر و مستحقی زۆرە. ئێستا ئەو برایانەمان کە لە ئەوروپان، ئەو خوشکانەمان کە لە ئەوروپان لە وڵاتانی پێشکەوتوودا دەژین، ئەلحەمدولیلا لەوێ فەقیرەکە زۆر کەمتر بووەتەوە، یان خۆیان فەقیرێکی مستحق ناناسێت زەکاتەکەی بداتێ. ئەوە دروستە لە ئەوروپاوە سەرفترە و زەکاتەکەی بۆ کوردستان بنێرێتەوە، لێرە کەسێک بە وەکالەت بۆی زایەکە. هەروەها کەسێک حاڵەتی دووەمیان ئەوەیە ئەگەر ئەو کەسەی زەکاتەکەی بۆ دەنێری بۆ شارێکی تر خزمی نزیکت بێ، برات بێ، خوشکت بێ، پورت بێ، خاڵت بێ، مامت بێ، ئامۆزات بێ، ئەزانی بەڕاستی دەستی کوردە. جەنابەت لە شاری هەولێر دادەنیشی، خوشکێکت لە سلێمانیە، برایەکت لە دهۆکە، ئامۆزایەکەت کەسی لێ ڕەحمەت زۆر لەگەڵیا بەهێزە لە شاری کەرکووکی خۆشەویستە، حاڵیشی زۆر زۆر باش دەزانی کە چەندە محتاجە، چەندە احتیاجە، چەندە نەخۆشی هەیە، چەندە کارەکەی وەکو پێویست نیە و داهاتی لەگەڵ مەسرەفیدا نایەتەوە یەک، بەڕاستی محتاجی پێوە دیارە. عەزیزم بەشێکی زۆری زەکاتەکە لێرەوە بنێرە بۆ کەرکووک، لێرەوە بینێرە بۆ سلێمانی، بینێرە بۆ دهۆک و هەر شارێکی تری کوردستان، مادام کەسی خۆتی لێیە ئەوە سەدەقەت وەسیلە، هەم زەکاتەکە لەسەر لاچوو، هەم خێرە گەورەکەت گەیشتێ، هەم سیلەی ڕەحمە. ئەزانی چەنی پێخۆش دەبێت ئەو خوشکەی کاتێک کە براکەی دەزانێ هەستی پێدەکا کە فەقیرە و لەبیری بووە، ئەزانی کاتێک کە برا دەستی کورتە و وەزعی خراپە، قەرزدارە، نەبوو نەدارە، براکەشی ئەلحەمدولیلا پێوەی دیارە کە هەبوو و زەکاتی هەیە، با لە شارێکی تریش بێ، با لە دوای جێژنیش بۆی بەری. ئێستامەش پرسیارێکە، ئێستا جەنابەت لەوەچ لە سلێمانی لێ بۆ هەولێر، لە هەولێر بۆ دهۆک لە ڕەمەزانە سەفەرن نەکردبێ، هەر کە لە ماڵەوە زەکاتەکەت جیا کردەوە بیکە زەرفێکی نامەی جوانی سپی ڕێک و پێکەوە، پارێکی تازە و جوان خۆ بۆی زیاتر دڵی پێخۆش بێ، هەر ئاوا بۆی فڕێمەدا لە زەرفێکی نامەی جوانە کەپسی بکە، لە ماڵەکە جیات کردەوە زەکاتەکەی تۆ لای خوا قبول بوو، زەکاتەکە نووسرا. دوای جێژن کە سەردانت کرد کە بۆ جەژنە پیرۆزە و سەردان چوو بۆ ماڵی، ئەو کاتە بە ناوی جەژنانەوە دەتوانی بیدەیتێ. ئەو کاتە سیلەی ڕەحمەکەش جێبەجێ بوو، زەکات و سەدەقە و سەرفترەکەش لەسەر لاچوو، کەواتە نەقلی زەکات لە شارێک بۆ شارێک، لە وڵاتێک بۆ وڵاتێک لە حاڵەتی دووەمدا بەڕێزان ئەو کاتەیە کە کەسەکە خزمی نزیکت بێ. وەکو عەرزم کردن برایە خوشکە ئەو کەسە نزیکانەی خۆتن. پرسیاری دووەم، ئایا واجبە کە زەکاتت دایە بڵێ ئەمە پارەی زەکاتە؟ زۆر خەڵک زۆر وردی دەکاتەوە، ئەم پارەم لێ قبولکە، ئەمە زەکاتی ماڵەکەمە کە خوا فەرزی کردووە لەسرم، یان سەرفترەیەدا ئەڵێ ئەم 10,000 کە ئێمە 4 کەسین لە ماڵەدا سەرفترەی سەری خۆم و خێزانم و منداڵەکان و تۆش بڵێ وا لێم قبول کردی، بابە ئەم خورشید و خاوەری ناوێ، بگەڕێەوە بۆ شەرع، نەخێر نەوەڵڵا هیچ پێویست ناکات لە سەرفترەدا، لە زەکاتدا کە داتە دەستی مستحقەکە پێویست ناکە بڵێ ئەمە سەرفترەمە، پێویست ناکە بڵێ ئەمە زەکاتمە، بەڵکو زانایان دەفەرمون ناپەسندیشە، کارێکی ناپەسندە، چونکە دڵی دەشتێ، هەستی بریندار دەبێ. ئەویش وەک تۆ مرۆڤە، ئەویش براتە، ئەویش کەستە، ئەویش هاوشاریتە، هاوڵاتی و هاونیشتیمانی خۆتە، تۆ ئەلحەمدولیلا خوای گەورە پارێگنانی زیادی پێبەخشیوی، ئەویش ئەمڕۆ وەرگرە چێ ئەڵێ دنیا بە شێوەیەک ناگۆڕێ، ڕۆژگارێک تۆ وەرگر نابێ و ئەو بەخشەر نابێ، ئەمە هەر بەدەستی خوایە، باری دارایی بۆ هیچ کەسێک تاسەر نییە، بۆ هیچ کەسێک زەمانی نییە. زۆر کەس دەوڵەمەند و ساڵانی پێشووی ئێستا محتاجە، زۆر کەسیش لە نەوەتەکاندا محتاجی سەرفترەی خەڵک بوو، ئەلحەمدولیلا ئێستا بازرگانێکی گەورەیە. ئەمە هەمووی بەدەستی خوایە کە داتێ شعوری مەشکێنە، دڵی مەشکێنە، ئەوەندە بەسە کە لە ماڵت زیاد کردەوە بەڕێزان، تۆ ملیۆنە دینارت هەیە کە 25,000 لێ دەرکرد وتت خوای پەروەردگار لێم قبول کە ئەمە زەکاتی ماڵەکەمە لەبەینی خۆت و خوادا کە لە ماڵەوە زیاد کردەوە، هەر ئەوەندە لە دڵی خۆتا بڵێ ئەمە زەکاتە، بەڵام لە کاتی بەخشین بە هەژارەکەدا پێویست ناکە. محمد علي صابوني الشيخ محمد علي صابوني لكتابي الفقه الشرعي الميسر كهج مجلدة بتنها تاك تاكن لباسي الزكاة دا لناملكي الزكاة دا للابريصة وتشلوسية دا فرمي ويمكن أن يقدمها باسم هدية
دەکرێت بە ناوی هەدیەوە بیدەیتێ مەڵە زەکاتە بڵێ تخوا ئەم دیاریم لێ وەرگرە ئەم دیارە لە برای خۆت وەرگرە خوشکەکەم ئەم دیاریم لێ وەرگرە ئەو مساعدەتین ئەخەویە یان بڵێ ئەمە یارمەتیەکی برایانەیە ئەمە یارمەتیەکی برایانەیە بڵێم پارەیەم 100,000 دیاری چی بڵێ ئەم یارمەتێ برایانم لێ وەرگرە لە برای خۆت بۆ برایەکەی خۆم بۆ خوشکەکەی خۆم وينوي في قلبه أنها عن زكاة ماله لدلي خوتا بڵێ خوای ئەمە زەکاتی ماڵەکەمە لە دڵی خۆتا بەو مەڵێ فهذا يجزئه ئەمەندە بەسە لەسەر دادەچێ والعبرة على ما في القلوب ئای چەند جوانم دیارە والعبرة على ما في القلوب ئەوەی کە عیبرەتە و لە لای خوا وەردەگیرێ عیبرەت بەناو دڵە مادام تۆ ئەمە پارێ زایە دەکەی خێر و سەدەقاتی سونەت نییە زەکاتە لە کاتی بەخشیندا بە کەسی مستحق جا خزم تایان بێگانەیە ضرور نییە هیچ پێویست ناکە بڵێ بەڕێزم ئەمە زەکاتەکەمە عرزم کردن ئەمە سەرفترەکەمە هی خۆمە هی خێزانمە هی منداڵەکانمە وا بەخشیم بە تۆ ئەویش بڵێ وڵا وا قبوڵم کرد نانە ئەم پێویستەی ناکە و بە حرمەت و ڕێزەوە بەردەوام میشپارە کە بەخشیتان بەڕێزان کە زەکاتە کە سەرفترەیە تخوا وڵای وەزان بە 1500 دینارە 2000 نەشتێکی وایە 50 دانە 60 دانە هینی تێدای ئەمە زەرفی نامەسپیەکان زۆر جوان ڕێک و پێک پارەکەی تێ بکە حتا گە بۆت بکرێ بەڕێزان بگەڕێ ملیۆنە دینارت هەیە زەکات ملیۆنە دینار زەکاتت هەیە بچۆ لە بازاڕ بڵێ توخوا ملیۆنە دیناری 25,000 دەنێ بەبێ زیادکردن یان دۆلار بکڕە و دوای پێ بکڕەوە وەی تووشی ڕیبانەبی بە هەمووی تازە بێ ڕقەی بێ لەسەر ڕقم بێ ئەزانی چەند دڵی پێخۆشە دەبێت تۆزی عاتیش بکەیتە ناو زەرفەکەەوە هەر کە هەڵی بچڕی بە بووە نەخۆشەکەی مرتاح دەبێ فەقیر پێش ئەوەی دڵی گیرفانی تێرکەی بەڕێزم دڵی تێرکە زۆر کەسێ بەس دەبخشێ بەدەست بەم دەستە دەیبەخشێ بەس ناڕەحەتی دەستێک تێر دەکا هەشە لە دڵەوە دەبەخشێ ئەوەندە بە جوانی دەیبەخشێ بەخوا فەقیرەکە کە 50,000 بێ کە دەری دەکا دڵی تێراو دەبێ دڵی مرتاح دەبێ پێش ئەوەی گیرفانی گەرم کاتەوە ئەوە بەو شێوەیە عیبرەت بەوەیە کە لە ناو دڵی خۆتدایە پرسیاری سێ زەکات دا بە کەسێک بە فەقیر و دەستکورد دەهاتە بەرچاوت کابرا دەبینی جلێکی شڕی لە بەردایە ماڵ و منداڵی وەکو پێویست هەر لە مارکێتی گەڕەکە دەزانی وەکو پێویست شت ناکڕن بە دەستکرد هاتە بەرچاوت و ئەویش نەیوت محتاج نیم کەوتە ئەمەم لێ وەرگرا زانی زەکاتە نەیوت محتاج نیم وەری گرت پاشان دەرکەوت وەڵڵا برا ئەمە دەوڵەمەندە ئەمە مڵکی زۆرە خەیە داوای زەکات لە خەڵک دەکا پیان وتۆ با بەبەز مڵکەکانتم لێ 40 دەفتەر دلار دەدەمێت 50 دەفتەر دلار دەدەمێت تۆ لە خوا بەزەوێت داوە خاوەنی 50 دەفتەر دلار 5 ملیۆن دلاری زەکات بۆ وەردەگری کابرا ئەوە خۆی بە فەقیر نیشان دەدا تۆش زەکاتەکەتدایە نەشی گوت پێم ناشێ وەری گرت ئایا دەبێت جارێکی تر زەکاتەکە بدەیتەوە لە وڵامدا دەڵێ نەخێر پێویست نییە جارێکی تر زەکات بدەیتەوە بە مەرجێک هەوڵت دابێ کە فەقیر بدۆزیەوە یعنی هەرچی بەرچاوتکەوە زەکاتی مەدەیە عرزم کردن سەدەقە و خێری سونەت سوالکەرێکە هاتە بە دەرگاکە لە مزگەوتەکە بۆ ئەگە 250 ناجی بێ بۆی بخەسە بەرماڵەکە کەس ناومێت مەکە بەڵام زەکات خوا خۆی دیاری کردووە زەکات چاو وردکەوە فەقیر بدۆزەوە بەڵام ولا يشترط أن يحقق معه هل أنت فقير واجب نییە لەسەرت بڵێ وەرە بابچین بۆ تاپۆ بزانم داخۆ هیچ مڵکێکت بەناوە نییە بابچین بۆ تاپۆ بزانم داخۆ خانوویتت بەناوە نییە بابچین بۆ فڵان شوێن لە دایرەی پۆلیسی هاتوچۆ بگەڕیم بزانم هیچ سارەی کرێ نییە و پاسن نییە شەرع داوای ئەوەی لە تۆ نەکردووە کابرا هەڵتەکێنی ئیزبارەکانی بۆ بدۆزیەوە بزانی داخۆ هیچی بەناوە یان نەخێر من لەو کاتەیە وا دەبینم کە جەنابەت فەقیری کابراش خۆی دەبێ ویژدانی هەبێ ئیمانی هەبێ دینی هەبێ ئەگەر زەکاتی پێنەشیا بڵێ وەڵڵاهی بەڕێزم یا ڕەبی ماڵت ئاوا بێ وەڵڵاهی من نە سەدەقە نە زەکاتم پێناشەیە یا ڕەبی خوا پاداش داتەوە وەرە با بەیەکەوە بیبێن بۆ فڵان فەقیرەی خزممان بیبین بە فڵان کەسی گەڕەکەمان من دەزانم ئەو مستحەقە وەری گرت دوایی بۆت معلوم بوو کوڕە باسییان کرد با بە وەڵڵاوە بەوەی نەبوو خۆی بە فەقیر نیشان دەدا ئەهلی زەکات نییە واجب نییە تۆ زەکاتەکەت جارێش کە دووبارەکەیتەوە یەکەم جار بە فەقیر زانیوە و هەر ئەوەندەش لەسەر واجبە ئەوە پرسیارێکی گرنگە تکایە بە مسلمانان بە جوانی لێ حاڵی بن ڕوونکردنەوەیەک ئەمڕۆ ڕۆژ بە ڕۆژ بەڕاستی ساڵ بە ساڵ هەژار زیاد دەکا باشە خۆ دەوڵەمەندیشمان زۆرە جەنابیش دەو پرسیارە لە خۆت دەکەی بۆچی لێکەمیان دەوڵەمەندە هەرە گەورەکان زەحمەتە لەو بڕایدانیم زەکات بدەن چونکە دایمە خۆیان بەوە دەخەڵەتێن دڵە وەڵڵا پارەم نییە من دەوڵەمەندم بینیوە بە ملیۆن دۆلاری هەیە وڵی مامۆستا باوەڕکە ڕەن بێ قەرزار بم وەڵا ڕاست دەکەی کاکە تۆ 50 پرۆژەت هەیە 50 شوقە دەکڕی و خان و دەکڕی و مەزرعە دەکڕی و مەطعەم دەکڕی و ڤێلا دەکڕی وەڵڵا هەر پارە نابێت تۆ بەتەماوی پارە لە ماڵە دانرێ پارە لە لای تۆ نامێنێتەوە بەڵام تۆ ئەم ساڵ لەوانەیە بە ملیۆن دۆلارت پەیدا کردبێ
توی جاوتەوە بە ئەرزێکی تیجاری لە شوێنە پرۆژەی ترت هەیە نابێ خۆت بخەڵەتێنی زۆرێک لە دەوڵەمەندە هەر گەورەکان لە وڵاتەدا باوەڕ ناکەم زەکات بدەن ئەوەی کە دەیدا دەوڵەمەندێکی متەوەسیتە ئەو فەقیر و هەژارێ خۆشمانە ئینا بەخوا ئەو هەموو دەوڵەمەندەی کە لە وڵات و کوردستانی ئێمەدا هەیە زەکات بدەن لەو بڕوادام ئەم هەموو فەقیرە بەو شێوەیە نامێنێ دووەمیشیان بەڕێزان آخر خاڵ ئەوەیە بێسەرەوبەرەی هەیە لە دابەشکردندا ماڵی وا هەیە لە دەڕێکخراوی خێرخوازی ناوی نووسراوە بەڕێزی شت وەڵڵاهی بمری لە برسانە لە ڕوود نایە بچی لە ڕێکخراوێک دەتێن لەسەر تەلەڤیزۆن من زۆر جا بەهۆی قسەی حەقمانەوە بەداخەوە لە هیچ شوێن جێمان نابێتەوە ناشرین دەبی بەڵام وەڵڵا دەبێت هەر بیشیڵێ وەڵڵای ئەو برایانی کە کاری خێرخوازی دەکەن یا ڕەبی خوا پاداشتان داتەوە ئەجرێکی گەورەیە ئینشاءڵڵا ئێوەش بە ئەندازی ئەو کەسێک کە پارەتان بۆ دەنێرێ و دەیبەخشن خێرتان دەگاتێ بەس یەک تکای برایانم هەیە تکایە زۆر ناشرینە جەنابەت کە ڕێکخراوی خێرخوازیت هەیە بۆ منداڵی هەتی و بۆ ئینسانی کرێکی بۆ ئینسانی نەخۆش ڕێگە بە خۆت دەدەی ویژدانت ڕێگەت پێدەدا منداڵەکەت کچە چکۆلەکەت بێنن ئەوە فرمێسک بە چای بێتە خوارەوە ئەمجامە نەجارێکە و نەدووجارە و نەدەجارە و نەسەد جارە ئەم کامیلێ لێداتەوە دەبێت بگریان حتا خۆزەلیل و ڕیسواکێ بۆی کەس زیاتر پارەت بووە بێ کاکە وەڵڵاهی باش نییە لە هەموو دنیادا شتێکی بخەستە چاوەکانی ئەم منداڵە باین دەچێتە مەکتەب کاکە منداڵەکان هەموو دەیناسن بە ئیزنی خوای گەورە من دایمە ئەوەندە گەشتبینم بە ڕەحمەتی خواوەی ئەمڕۆ خێری پێدەکرێ وەڵڵاهی ئینشاءڵڵا دوای 10 ساڵی کە کۆمپانیایەکی دەبێت بابە ماڵ هی خوایە کە خوا دەرگای کردەوە خۆش نازانی چۆن دەوڵەمەند دەبی کە فەقیرش بووی خۆش نازانی چۆن فەقیر دەبی ئەلغەنی خوایە بەس ئەمڕۆ تۆ ڕیسوای دەکەی ئەم کامیرەیە دی ڕێک دەیباتە ناو چاویەوە تخوا ئەو مناڵانە چەند گوناهن هەنیسکی گریان دەدەن ئەم پیاوەڕیش سپیە ئەم ژنە داماوە قسەی بۆ ناکرێت هەلانی کەم ڕاست دەبێت نیشانی دەی ماڵەکەی شوێنەکەی بەڵام شتێک بخەسە دەموچاوی بۆی ئەو دەموچاو بەو شێوەیە نەناسرێتەوە بەخوا من کە ئاهلی خێر بم متمانەشم بە تۆ هەبێ هەر ئەوەندە وێنەی ماڵێک نیشاندا دەزانم کاری خێرخوازی هەیە خەڵکی لە وڵاتەدا کاری خێرخوازی کردو لە تەلەڤیزۆنی شەو دەستخۆشی لە مامۆستای وا دەکەم و توێتی چەند ماڵێکی هەتی و ماداناوە بیا ئەنوا بیا باوەک پێویستیان بەخان و بەڵام بەخوا نەهەتیوی نیشاندا و نەماڵی نیشاندا من متمانم بۆ مامۆستا بەڕێزەیە لە ماڵی خۆمە بەخوا پارەم بۆ ناردووە متمانم پێ هەیە کە ڕازگۆیە کە متمانەت پێ نەبوو ڤیدۆش نیشاندا لەوانەیە هەربی خۆ بۆیە تکاتان لێ دەکەم بە ئەوەندە سەمعی فەقیر نەشکێندرێ بە تایبەتی منداڵ هەر یەکێک لە ئێمە خوا بمان پارێزێ بەخوا دڵمان نایە منداڵەکەمان کچەکەمان کوڕەکەمان ئاوا بێنین فرمێسک بە چاوی بێتە خوارەوە لەسەر تەلەڤیزۆن دواتر دەچێتە قوتابخانە ئەچێتە کۆڵان خەڵیڵانەوە ماڵە فەقیرەکە ئەو تۆ بووی لەسەر تەلەڤیزۆن نیشان دەدرا با وا بکەین کە ئەم بێسەروبەرەیەش نەمێنێ بگەڕێن بە دوی ئەو کەسانەدا کە لە هیچ ڕێکخراوێک ناویان نییە کە ڕووی سواڵیان نییە کە ڕووی داواکردنیان نییە ئەو کاتە لەو بڕوادام سوال یعنی هەژار جار بۆ جار زیاد ناکە هەندێک خەڵک لێ بۆتە خوو هەموو ساڵێک لە ڕێکخراوەکان ناوی خۆی دەنووسێ و هەر داوا دەکا و هەر داوا دەکا هەندێکی مستحقە هەندێکیشی لێ بۆتە پیشە و خۆشیاندن خوا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکە خوا لە محتاجی دەستی خەڵک بمان پارێزی تۆ ئەلغەنی یا ڕەبی خوا ڕزقڕۆزی هەموو لایەکمان ئەوەندە بە حەڵالی پێبەخشی محتاجی دەستی هیچ نامەردێکمان هیچ بەندەیەکی خۆتمان نەکەی